نەورەسەکان لە چەند وەرزێکدا لێرەدا دەمێننەوە لە سنووری ئیداری ڕاپەڕیندا دەستنان ئەو گردانە دەمێن لەس ئەو گردان دەمێنەوە لەسەر گردی دووگرکان لە خواری چواقوڕنا کە دەکەوێتە ناو سنووری ئیداری ڕاپەڕین و دواتر ئەم نەورەسانە ساڵانە کە لەم شوێنە دەمێننەوە ساڵی لە هەر وەرزێک کە دێن بۆ ئەم ناوچەیە دوو هێلکە یاخوسی هێلکە دەکەن و لەم دوو هێلکە یاخوسی هێلکەیە زۆر جارێ هەرسێکیان هەڵدەهێنن و زۆر جار هەیە دوو دانیان هەڵدێن یاخود جاری وهێدانەیەکیان ئەمە بە پێی زروف و بارودۆخی کەشوهەوای ناوچەکەیە و ئەم نەورەسانە جارەمانەوەیان لەوێ هەم سروشتێکی جوانی بە ناوچەکە بەخشیوە و لە هەمان کات داوای کردووە کە خەڵکی بۆ بەمبەستی گەشتیاری سەردانی ئەو شوێنە بکات کە دەتوانین بڵێ داهاتوودا ئەگەر بێت و گرنگی بەم شوێنە بدرێت ئەگەر لە داهاتوودا بێت و ئەمە وەکو سەرچاوەیەکی سامان سیر بکرێت ئەوە باشترین شوێنە بۆ ئەوی کە خەڵکی بە تەواوەتی بیکاتە ناوچەیەکی گەشتیاری و حکوومەتی هەرێم سەرنجام ئیسفادەی باشی لێ بکات. نەورۆسیەکان دیارە کە بۆی دەریاچەکەیەوە کە زیادی کردووە نەورۆسیەکان هێلانەکان بنکەوتونەکە ساڵان بەڵام کە هێلانەکان بنکەوتونەکە لە شوێنی کە ڕاو دەکەن کە بەپێی زیاد و کەمی دەریاچەکەیەوە هێلانی خوان دەدۆزنەوە و کە ڕاو دەکەن سبات بۆ ساڵ کە پێویستە هەنگاویان بۆ بدرستە بکە بۆ بارەستنیان لە ڕاستیدا و شوێنانی کە هێلانە لێ دەکەن ماری لێنە پێویستەوە مارانە چارەسەریان بۆ بۆی مار لە ناویان نەبا بەچکەکان نەخوا بۆیە داوا دەکەم کە لە ڕێکخراوەکان کە لە حکوومەت یاریمی کوردستان هەنگاو بنێ بۆ پاراستنی نەورۆسیەکان چکنی بەڕاستی لە مەترسیداناوە لە ڕای هێندە خەڵکیشەوە بەڕاستی لە ناویان دەبن هێلانەکان لە ناو دەبن بەهۆی بەرزبوونەوەی ئاسیاوی دەربەندی ڕانێ و دەریاچەی دوکان نیشتیمانی نەورەسەکان کە دورگەیەکی پارێزرا و لە ناو ئاوەکە بەداخەوە ژێر ئاو کەوتووە ئەمەش مەترسی زیاتری لەسەر ژیانی نەورەسەکان لەم دەڤەرە دروست کردووە لەبەر ئەوە ئەرکی لایانی پەیوەندیدار بە تایبەتی پۆلیسی دارستان ئەوەیە کە هەوڵێکی زیاتر بداوە تیمی زیاتر بخاتە کار بۆ پاراستنی نەورەسەکان لەبەرەوەی ئەو شوێنانەی کە ئێستا نەورەسەکانی لێیە زیاتر هاوڵاتیان سەردانی دەکەن و بە مەبەستی گەشتیاری و ئەمەش ژیانی نەورەسەکان دەخاتە مەترسیەوە و ڕوبەڕووی لە ناوچوون دەبنەوە. ساڵبۆی زیادبوونی ڕێژەی ئاوی زۆر لە دەریاچێکە هەردوو گرتەکە ژێرا و کەوتونە یەک شوێن ماوە لە سنووری چوارقوڕنا گردی قوڕوزەی دەڵێنێ بەڵام تا ئێستا جێگیر نەبوون لەوێ دەگەڕێن بە دوای شوێنێکە بۆ حەوانەوەی خۆیان بەڵام هێشتا زووە بۆ مانەوەی نەورەسیەکان لەم شوێنە بۆ کاتی لانەدانان چکە لە کۆتایی مانجی 5 لە سەرەتای مانجی 6ەوە دەست دەکەن بە لانەدانان و هێلکەکەکردن و دواتر بەچە هەڵهێنان ئێمە وەک بەڕێوەبەرایەتی تاوای بەشبنکانی خۆمان ئاگادار کردوێتەوە بۆ پاراستنیان بۆی چاودێریان بکەین بەڵام چ کاتێک جێگیر بوون لە هەر شوێنەکە و کاتی پلانی تازەمان دێ بۆ پاراستنیان دیارە و پلانە لە ساڵی ڕابردووە تێبینیمان کرد کە زەرەر و زیان بەرباڵندەی نەورەسەکان کەوتبوو لە ئەنجامی پێلێنان و هێلکە بردنەوەوانە خەڵکێک بۆ خۆشی و گەشت و سەیران دەچوو بۆ ناویان و ڕسمی دەکرد بەڵاو ساڵۆمان بەبارزانی جنای بەڕێوەبەر وای پێشنیار کرد کە نووسراوی ئاراستی تەواوی بەشبنکەکان بکەین بۆ ئەوەی نەهێڵین لە ڕووی ڕاگەیانەوە چ لە ڕووی گەشت و گوزارە و خەڵک سەردانیان بکات بۆی بتوانین بیان پارێزین لە کاتی زاوەزێ و لانەداناندا.